لە چەند ڕۆژی ڕابردوودا قەدەغەی ڕاوماسی هەڵگیرا ئەو کەسانەی کە خولیای ڕاوماسییان هەیە چوونەوە سەر بەنداوەکان، چوونەوە سەر چەم و ئەو شوێنانەی کە ڕاوماسی تێدا دەکرێت بە خولیایەکی زۆرەوە. گفتوگۆکەین لەسەرەوەی تا چەند ئێمە پەنجەماسی پێویست خراوەتە نێو سەرچاوە ئاویەکانەوە و تا چەندە ئەو جۆرانەی ڕاوماسی کە دەکرێن یاسایین و لەژێر چاودێریدان. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک سیروان سەعید بەڕێوەبەری سامانی ماسی لە وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان. کاک سیروان سڵاو لێبێ، بەیانیت باش. ئەگەر بکرێت پێمان بڵێ تا چەندە ئامادەکاری تەواو کرابوو بۆی کە قەدەغەی ڕاوماسی هەڵبگیرێت. سڵاو لە بەڕێست و بەیانیت باش و بەیانی بینەران و بیسەرانی کوردستان باش. سەبارەت بە قەدەغەکردنی ڕاوماسی بە پێی یاسایەکی حکوومەتی عێراقی کە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستانیش بەرکارە، یاسای 38 ساڵی 1976 ئێمە بڕیارەکان دەدەین لەسەر قەدەغەکردنی ڕاوماسی بە پێی کەش و هەوای هەرێمی کوردستان چەند ڕۆژێک پاش دەخرێ یا پێش دەخرێ ئەو بە پێی پلەی گەرمی ئاوەکەیە. ئەم بڕیارە تەنها مەبەست لە بڕیارەکە پاراستنی سامانی ماسیە و ژێرخانی ماسیە لە بەنداوەکانە، لەبەرەوەی لە کاتی زاوزەیە کە لە مانگی پاش مانگی سێوە دەست پێەکە لە بەنداوەکان و کۆگە ئاویەکانی هەرێمی کوردستان، ماسی دایکان و باوکانە دێنە سەر ئاو و زیاتر بۆ ناوچە تەنکاوەکان بۆ ئەوەی کە گەرا دابنرێت و ماسی زیاد بکە و پەنجە ماسی دروست بێ. ئێمەش بۆ ئەو مەبەستە بۆ پاراستنی ئەو ماسیانە ساڵانە ئەو بڕیارە دەرەکەین بۆ پاراستنی سامانی ماسی. بۆ سەبارەت بە جێبەجێکردنی ئەو بڕیارە ئەوە لە دەسەڵاتی بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی هەرێمی کوردستانە کە تەنسیقێکی تەواومان هەیە لەگەڵیانە و بە سوپاسەوە ماندووبوونێکی زۆریان کێشا ئەم ساڵ بە تایبەتی و چەندین سەرپێچی کاریان گرت لەوانەی کەوە سەرپێچی ئەم بڕیارەیانە کرد و من لێرەوە دەمەوێت دەستخۆشییان لێ بکەم کە ئەرکەکانیان زۆر بە باشی بینی و سوپاسیانەکەم. باشە کاک سیروان، ئێمە بەشی خۆژێنی هەرێمی کوردستان سامانی ماسیمانەیە؟ سامانی ماسی لە بەرهەمی خۆمان نزیکەی لە 6 بۆ 65 لە سەدای پێداویستی بازاری هەرێمی کوردستان دابینەکەین. باشە، ئەم ڕێژەیە زیاوکەمەکە یان دیاری کراوە ساڵانە؟ ئەو ڕێژەیە ناتوانین بلین سابتە یاخود دیاری کراوە، لەبەرەوەی بابەتی ماسی تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستانیش زیاتر دەتوانم بابەتێکی زۆر خەڵکی بە زەروری نازانێ دەوەستێتە سەرباری ئابووری. تێبینیمان کرد بۆ ئەو ساڵانەی کە پاشەکەوت و باری ئابووری خەڵکی خراپبوو، ئەو ڕێژەیە زۆر زیاتر بوو لەبەر ئەوەی پێداویستی لەسەر ماسی کەمی کردبوو. بەڵام سوپاس بۆخوا ئێستا کە دەتوانین بڵێن تا ڕێدەیەکی باش داواکاری لەسەری هەیە و ڕێژەی ئەو بەرهەمەی کە پێویستە دەبێ ئێمە تعویزی بکەینەوە بە هاوردەکردن لە وڵاتان لەژێر چاودێری خۆمان و بە پێی مەرجەکان. باشە کاک سیروان، نرخەکەی گرانە ئێستا، پەیوەندی بە چیەوە هەیە؟ خواست لەسەری زۆرە یان نانی پەیوەندی بە چیەوە هەیە؟ خۆی بێتە سەر ڕاستی هەردوو بابەتەکە. یەکەم خواست دوای ئەوە بابەتی ئالیک. ئالیک وەکو ستاندەرێکی جیهانیش فرۆتین و سۆیا لە هەموو جیهانا گران بووە. سەرچاوەکەشی بە نسبەتی ئێمەوە لە وڵاتانی دەرەوە هاوردە دەکرێت. لەبەر ئەوە تێچووی هەر پرۆژەیەکی ماسی سەتا نزیکەی 60 تێچووی بەرهەمێنانی ماسی ئالیکە. ئالیکیش بە ڕێژەیەکی زۆر باش لە وڵاتان و لە کوردستانیش بەرز بووەتەوە کە کاریگەری هەیە لەسەر بەرزبوونەوەی نرخی ماسی. باشە کاک سیروان، سەرەتا پرسیاریەوەم کرد ئایا پەنجە ماسی پێویست کراوەتە نێو سەرچاوەکانەوە؟ زۆر بەداخەوە دەتوانم بڵێم هەرچەند ئەوە شتێکە نابووە باسیش بکرێت، بەڵام پەنجە ماسی بەڕادەی پێویست ناخرێتە بازارەکە ناو بەنداوەکانەوە.
لەبەر ئەوەی توانای بەرهەمێنانی خۆمان ئەوەندە زۆر نییە کە بتوانین ئەو بەندا و کۆگە ئاویانی کە هەمانە کە پێویستە ساڵانە بڕێکی باش پەنجەماسی تێ بکرێت بەڵام بەرهەمەکانی خۆمان لە پرۆژەکانی بەرهەمێنانی پەنجەماسی کە ئێستا تەنها پرۆژەی بەرهەمێنانی پەنجەماسی هەولێر لە کاردایە پرۆژەی سلێمانی و پرۆژەی گەرمیانیش لە کار کەوتووە لەبەر نەبوونی بودجەی پێویست بۆیان بۆیە ئەو پەنجەماسیانەی کە دەخرێتە بەنداوەکانەوە ساڵانە ئێمە ئەوەندەی توانامان هەبێت دەخێنە بەنداوەکانەوە بەڵام ڕێژەکە زۆر زۆر کەمترە لە ڕادەی پێویست. ئەمە مەترسی دروست ناکات لەسەر سامانی ماسی چونکە دەزانین هەر لە دوو ڕۆژی ڕابردووە قەدەغی ڕاوماسی نەمایتر ڕاوچیەکان ماسیگرەکان ڕاوچیەکان چوونەوە سەرچاوە ئاویەکان و ینی وەکو دەڵێ بە تەوژم بە وروژم ڕیان لەوێ کردووە ماسی ڕاو دەکەن ینی ئەو ماسیە بەشی خواستێ و هەموو دەکا ئەو ماسیەی کەوا لە ڕاو دەکرێت زۆر زۆر کەمترە لەوەی کە چەند ساڵانی ڕابردووش ڕاو دەکرا. دوو هۆکاریش هەیە بۆ ئەو بابەتە یەکەمیانەوە ئاماژەمان پێدا کە بابەتی کەمی پەنجەماسیە بابەتی دووەم کە ئەو دیاردەیە دەتوانم بڵێم زۆر زیاتر لە بەنداوی مۆسڵ کە سەر بە پارێزگای دوهۆکە ڕێژەیەکی زۆر لە جۆرە ماسیەک پەیدا بووە کە بە شێوەیەکی بازاری پێی دەگوترێ ببوورە پێی دەگوترێ بە ماسی شەخات کە ئەم جۆرە ماسیانە گەورە نابێت نزیکەی نیو چیلۆ معدەلی کێشەکەیەتی و هۆکارێکە بۆ خواردنی هێلکەی ماسیەکانی کە ئەمە وەکو ئافەیەک حساب دەکرێت و کە کاریگەریەکی زۆر خراپی هەیە لەسەر بوونی ماسی لە بەنداوەکانە. بابەتێکی کەش سەبارەت بە ڕاوچیەکانیشەوە لەگەڵ ڕێزم بۆ هەندێکیان هەمووی پابند نابن بە ڕێنماییەکانی ڕاوکردن بۆ نمونە بەکارهێنانی تۆڕی کونورد کە هەموو جۆرە ماسیەکی بچووکی ڕاو دەکات یاخود لە هەندێ ناوچە بەکارهێنانی کارەبا یاخود تەقەمەنیەکان بەبێ بیرکردنەوە لەوەی کە ئەو بابەتەی کە ئێمە قەدەغەمان کردووە تەنها بۆ مەسلحەتی ئەوانە و بۆ باشکردنی بژێوی ئەوانە کە هەرچەندە پابند بن بە ڕێنماییەکان بێگومان ئەوە لە کۆتاییدا هەر بۆ قازانجی ئەوان دەگەڕێتەوە. باشە کاک سیروان سزا چییە بۆ ئەوان بۆ نمونەیەکی کارەبا بەکاربیێنێ تەخەمەنی بەکاربیێنێ ئەوە هەر ڕاوچیەک یا هەر هاوڵاتیەکی شەگەر بێت و ئەو بابەتە بکات و دەستگیر بکرێت دەدرێتە دادگا و بە پێی یاسای عێراقی سزا دەدرێت و غەرامەیەکی مادی دەکرێت. زۆر بەڕێز سیروان سعید بەڕێوەبەری سامانی ماسی لە وەزارەتی کشتتوکار لە حکوومەت هێرێم سپاس بە ئامادەبوون سپاس بە ڕوونکردنەوەکانت زۆر سپاس کە لەگەڵمان بووی.